طبعا جار اللي بيشوي مدبانه هیچ لایەن و کەس و پەرلەمانتارێک ئەم کەیسە بۆ بانگەشەی هەڵبژاردن و مەبەستی سیاسی بەکار نەهێنێ چونکە کەیسێکی مرۆییە بەڕاستی و کەیسێکە پەیوەندی بە قەزا و قانون و سەربەخۆیی دەسەڵاتی دادوەریەوە هەیە بۆیە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنین هیوادارین کەس دەنی نەبێت ئەمە بەکاربێنێ بۆ مەبەستی سیاسی هەڵبژاردن. دووەم ئێمە بەڕاستی لە باسکردنی ڕاستیەکان مەبەستمان ئەمبەر و ئەوبەر نییە ئەوەی کە ئێستا کوردستانیان وا لێ کردووە هەر شتێک لەو لا بێت دژی ئەم لا دەجوڵێ هەر شتێک لەم لا بێت دژی ئەو لا دەجوڵێ ئەمەش جۆرێکە لە نائەخلاقی و ئێمە دەمانەوێت کوردستان وەکو یەک سیرکەین و نامانەوێت لەو ڕوانگەوە لە هەر شوێنێک لەم بەریان لەوبەر لە سلێمانیان لە هەولێر سەرپێچی یاسامان بینی بێ و بیبینین لەسەری هەڵدەدەینێ. سەبارەت بە ئەم دۆسیە طبعا ئەم دۆسیە من وەکو کەسێکی قانونی لە ڕوانگە یاسایەکەیەوە دەڵێم و پێشتریش لە کاتی بڵاوبوونەوەی حکومە سەرەتاییەکەی دادگای تاوانەکانی هەولێر بە کورت بە دوور و درێژی لەگەڵ دەستەیەک لە یاساناسان کە زۆریان بەڕێزەکان لێرن هەموو لایەنە غەڵەتەکانمان دەستنیشان کرد و بە راپۆرت بڵاومان کردەوە و کۆنگرەی ڕۆژنامەنووسیشمان بۆ کرد لە چەند گردبوونەوەیەکدا. حکومەکە چەند هەڵەیەکی ئیجرایی لە ڕووی ئیجراعاتەوە لە ڕووی شکلیاتەوە تێدا لە ڕووی بابەتیشەوە کە نامانەوێت زۆر ئێمە ئێستا بەوە تەرخانکەین بەڕاستی دەمانەوێت ئەم هەلە بقۆزینەوە زیاتر باسی واقعی دەسەڵاتی دادوەری بکەین و پێشنیاز بکەین چی بکەین ئەمە بکەینە مناسبەیەک چونکە بەڕاستی ئەم وەزعاوابێ هەموو ڕۆژێ ئەم کەیسانە دووبارە دەبنەوە. بۆیە ئەگەر بە کورتی بڵین لە ڕووە ئیجرائیەکەیەوە کۆمەڵی هەڵێک کوشندە هەن. یەکەم ڕێنەدراوە بە محامیەکانیان واتە هەر وتەیەکیان وتبێ پوچەڵە شەو هەندێک کەس وتیان نەخەی ڕێدراوە محامیەکان ئەمڕۆ ڕوونکردنەوەیاندا کە ئێمە ڕێمان پێ نەدراوە بە گوێرەی مادەی 123 لە قانونی سوڵی محاکەمات کە لە ساڵی 2004ەوە تعدیل کراوە هیچ متهمێک وتەی لێوەرناگیرێ ئەگەر پێش ئەوە لێکۆڵەر یان دادوەری لێکۆڵنەوە لێ نەپرسێ محامیت دەوێیان نە ئەگەر وتی محامیم دەوێ هی خۆم هەیە دەبێت لێی گەڕە هی خۆی بێت ئەگەر وتی دەمەوێ و نیمە دەبێت بۆ ئینتیدا بکە. نەسەکە زۆر وازەحە محامی ئەسڵی خۆیان هەیە ڕێیان پێ نەدراوە. دووەم ئیدعایان کرد ئێمە ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە بووینەوە ئەگەر لە بەردەمی دادگادا ئیدعای وا کرا دەبێت لێکۆڵینەوە بکرێت. دادگای تاوانەکان ئەمەشی پشتگوێ خست. سێیەم کە لە هەمووی خەتەرترە پێشنیازێکی مەترسیدارە بوونی دەستگای ئاسایش بە تەرەف بە مدعی لە داوای جەزاییە شتیوان نەبووە لە سەردەمی سەدامیشە شتیوان نەبوو. دەستگای لێکۆڵینەوە جا دەستگای پۆلیس بێت ئاسایش بێت کە ئێستا بەداخەوە دەستگا زۆر بوون دژە تیرۆر بێت نازانم ئەنجومەنی ئاسایش بێت ئەمانە دەستگای لێکۆڵینەوەی بێلایەنن وەکو چۆن حاکم بێلایەنە ئەوانیش دەبێ بە بێلایەنی خۆیان لێکۆڵینەوە بکەن ناکرێ بن بە تەرەف نابێت لە ڕۆژی دادگاییدا نوێنەریان ئامادە بێت بە پێچەوانەوە دەبێت نوێنەری دەستگای ئاسایش نەک نوێنەر کارمەندەکانیشان لە ژووری دادگانە بن بۆی تۆمەتبار لە ترسی لە کۆڵینەوە ڕزگاری ببێت. بۆیە لە سەردەمی سەدامدا تەنانەت کە زۆر دژی سەدام قسە دەکەین تەنانەت دادگای لێکۆڵینەوە ئەمن لە دەرەوەی دایرەی ئەمنی سلێمانی بۆی ئەو خەوفەی کە تۆمەتبار لە کاتی لێکۆڵینەوە لە ئەنجامی لەلایەن کادری لێکۆڵینەوەی ئاسایشیان پۆلیس هەیەتی لێی ڕزگار بێت بچێتە هەستکا لە بەردەمی کەسێکەدایە کە حاکمە کە ئەمینە لەوەی هەر قسێ بکە ئازادە. یعنی بوونی نوێنەری ئەنجومەنی ئاسایش لە دادگا ئەنی ئەمە تەواو یعنی ترساندنی دادگایە بۆی بە تۆمەتبارەکان بڵێت هەمان قسە بکەنەوە و بە نامەیەکە بۆ حاکمیش هەر ئەم شەوەیەکێ لەو برادرانەی کە دیفاعی لە کەیسەکە ئاگر ئەڵێ کورد بدوێنە شەرحی خۆی دەکا وتی وڵا بۆ سەبارەت بۆی کە تۆمەتبارەکان کە سوکاریان ڕێیان پێ نەدراوە بیان بینن لەبەرەوەی ئاسایش لێ بە مدعی بووە حاکم لە ژووری خۆی لەبەر ئاسایش ڕێی پێداوە هەر ئەمە ئیسپانتی ئەوەیە کە حاکم لە ئاسایش ترساوە. ئەگەر ئەو قسەی ڕاست بێ نوێنەری ئەنجومەنی ئاسایش مدعی بێ لە هەموو کەیسەکانیشان نوێنەری شورتەش ئەگەر کەیسەکە لە شورتە بوو نوێنەری شورتەش لە کاتی تاوان دادگایکردندا ئامادە بێت نوێنەری هەموو دەستگایەکی لێکۆڵینەوە. غەڵەتی مەوزوعیش هەن بەڕاستی غەڵەتە مەوزوعەکان بەڵگەکان هیچیان بەڵگەنی جارێ مخبیری سڕی بە گوێرەی مادەی 47 بە شاهد حیساب نییە بە نەس ئەڵێ لا يمكن اعتباری شاهدا. بۆ ئەوەی ئێمە بەڕاستی لە بەردەمی هەڵبژاردنەوە بە پێچەوانە بڵێین ئەمە هەڵبژاردنێکی نەبوو.
دووەم اعترافەکانیان وەکوتم اعترافەکان دەبێت هەمووی هەدر بکرێ لەبەرەوە ناکە لێیان دراوە قەی ناکە وتیان لێمان دراوە و تەحقیقیان نەکرد بەس لەبەرەوەی مەحامیەکانیان ئامادە نەبوو بە ژێرەی قانون دادگا ئەگەر ڕێی پێ نەدرابوو مەحامیەکەی ئامادە بێت دەبێت اعترافەکەی هەدر کات واتە پوچەڵی کات جگەلەوە ئەو کۆنووس و مۆنووسانە ئەوەی کە دەڵێ وڵات لە ماسنجەر نامەیان نووسی و ئەمە هەمووی شتی تافهن هیچ نین بەڵگەی قانونی نین لە بەردەمی دادگادا سەبارەت بە تاوانەکە خودی ئەو شتەی خراوەتە پاڵەوان تاوان نییە ئەنێوان چیان کرد وار بەدەمی خۆیان ئەڵێن زانێرێندا بە ڕێکخراوی حەڤەی شوباط هیچێک نەزانێ ڕێکخراوی حەڤەی شوباط CIA سویدیە حەڤەی شوباط کۆمەڵێک کوردی تاراوگەن پێیزێکیان لە فەیسبوک دروست کردووە ئێجا ئەوە چی یان دەڵێت لەگەڵ ڕێکخراوی ABA ڕێکخراوی سندیکای پارێزەرانی ئەمریکی دانیشتون 50 دلاریان لێوە 50 وەرەقان لێو کردن ڕێکخراوی سندیکای پارێزەرانی ئەمریکی بۆ علمی ئێوە لە 2003ەوە تەبەنای دووبارە چاکسازی و ڕاهێنانەوەی دادگای عراقی گرۆتە ئەستۆ بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوێکی بریتانی کە ناوی سیلیە وەجبە لە دوای 2003ەوە حاکمیان دەبرد بۆ چیک 50 کەس دەورەیان پێ دەبین یەکێک لەوانە من لە دەورەی سێما بەشدار بووم کەوا بێت دەبێ هەمومان بگرن ڕێکخراوی سندیکای پارێزەرانی ئەمریکی یەکێکە لەوانەیە کە دەعمی سیادەی قانون دەکات لە عێراق و لەو وڵاتانەی کە ڕزگار دەبن لەژێر دیکتاتۆریەت قەزای دیموکراتی دادەمەزرێنێ لەو کۆمەڵگەیانەی کە تەحول دەکەن لە کۆمەڵگەیەکی دیکتاتۆری بە دیموکراتی هەر لێرە نایان کردو لە کۆمەڵگەکانی بلۆچی ڕۆژهەڵاتیش کردیان ئێمەی قازیەکانی عێراقیان کە برد دوای 2004 تەواوکەری ئەوە بوو کە لە بۆ دەوڵەتانی بلۆچی ڕۆژهەڵات دەستیان پێ کردبوو ئێستا دەڵێ وڵات لە قونسوڵەی سەفارەتی ئەمریکا دانیشتون لەگەڵ ڕێکخراوی سندیکای پارێزەرانی ئەمریکی و پارەیان لێوەگرتوون خۆ تاوان نییە پارەشیان لێوەگری تاوان نییە هەزارە هەر ڕێکخراو پارە وەردەگرن کام ڕێکخراوەیە پارە وەرنەگرێ لەو ڕێکخراوانە بۆیە هەر تاوان نییە بەڕاستی ئەمە گاڵتە بازاڕێ بە کورت و مختصر ئەم کەیسە کەیسێکی سیاسیە بۆ تۆقاندنی دەوڵەت بەکارهێنانی دادگا بۆ تیرۆری دەوڵەت ئیرهابی دەوڵەت بە تایبەتی لە دهۆک و بادینان نابێ خەڵک بیر لە خۆپیشاندانیش بکاتەوە بۆیە من طبعا لێرەوە چەند پامێک ئاراستەی ئەم سێ چوار جیهەتە دەکەم یەکەم پامێک بۆ داراستەی دادگای تەمیز و سەرۆکی ئەنجومەی سەرۆکی دادگای تەمیز دەکەم دەڵێم تکایە مێڵن غەڵەتی ریفراندۆم دووبارە بێتەوە ئێمە زۆر کۆڕمان کرد لە ڕووی قانونیا من بۆ خۆمێکێک ملوانەی کۆڕم کرد چەند کۆڕێک پێش ریفراندۆم وتم من لە ڕووی قانونیا لە فیدرالیە جیابوونەوەی یەکلایانە ڕێپێدراو نییە و ئەمە عواقیبی خراپی هەیە ریفراندۆم کە کرا بڕیارەکە لەکوێ بەردەمی دادگای تەمیز بۆی تەصدیقی کە داوامان کرد دادگای تەمیز ئەو کاتە هەڵی وەشێنێتەوە گەر دادگای تەمیزی کوردستان هەڵی وەشاندایەوە ئاوا نەدەبووین بە پەند دوای ریفراندۆم سەی پەنجای کوردستانمان لە دەست نەدەچوو ئێستا دەڵێم ئەو غەڵەتەی ریفراندۆم دووبارە مەکەنەوە ئەم کەیسە زۆر لەسەر سومعەتی هەرێم دەکەوێت تکایە سەرۆکی تەمان هیوادارم محامیەکان تەڵەبی ڕاستکردنەوەی بڕیارەکە پێشکەش بکەن کە پێشکەش کرا داوا لە سەرۆکی دادگای تەمیز دەکەم داواکە بنێرێ بۆ دەستەی گشتی نەینێرێتەوە بۆ دەستەی جەزایی کە بینیوێتی و داوا لە دەستەی گشتیش دەکەم بەڕاستی ئەم بڕیارە هەڵوەشێنەوە چونکە هەموو کەسێک دەزانێت کە بڕیارەکە سیاسیە بە دەبەڵگەی ئەوەی حاکمەکە سێبەدون واشی لێت وێستا شەرم نەماوە دەڵم دادوەری یەکێتی و دادوەری پارتی لە هیچ زروفێک ئاوا نەبووە قەت ئاوا نەبوو جاران دەیانگو دادوەرانی سلێمانی و هەولێر ڕوویان نەداهات بڵێن دادوەرانی یەکێتی و پارتی ئێستا بینیوتانیانی پەرلەمانتەر بە شانازیە وەڵێن دادوەرەکانی یەکێتی لەگەڵ بڕیارەکە نەبوون دادوەرەکانی پارتی یعنی تۆ سەیری کەم مصەلەحە بۆیە دەزانین کەیسەکە سیاسیە دەڵێم هیوادارم دەستەی گشتی ئەوە لە بەرچاو بگرێ و هەڵی وەشێنێتەوە بۆ ڕزگارکردنی سومعەتی هەرێم ئەمە یەک دووەم ئەگەر ئەوان نایان کرد پەیامم بۆ سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم تۆ دەسەڵاتی لێبوردنی گشتیت هەیە پێویستی بە ڕەزامەندی کەسیش نییە ئەنجومەنی وەزیران لە بەغدا پێویستە ئەنجومەنی وەزیران پێشنیازەکە تەقدیم کا بە سەرۆک کۆمار لە کوردستان مادەی 10 بەرگەی 6 فقط سەرۆکی هەرێمە ئەم دەسەڵاتە بەکاربێنە بۆ ڕزگارکردنی سومعەتی هەرێم بۆ بەکارهێنانی دەسەڵاتەکانی خۆت خۆشت ناڕازی ئەگەر نییە ئەتراف کە بڵێ من دەسەڵاتم نییە و من بم لە جیات تۆ ئیستیقالە دەکەم چییە کارتۆنی بۆچی باشە دووە پەیامم بۆ سەرۆکی حکومەت تۆ سەرۆکی حکومەتی ئەگەر بۆ خۆشت فشارن نەکردایە لەم کەیسە ئەم کەیسە ڕووی بدایە بە تەبیعی بووە فعلا ئەمانە جاسوس بن دەبێت تۆ ئێستا بۆ خۆت مبادرە بکەی بڵێ
عفوی خاصیان بۆ دەرکەین بۆ چونکە سومعەتی هەرێمی خستە مەترسیەوە حکمەتی عفوی خاص چییە حکمەتی عفوی خاص لە تاوانێکدا کە کاتێک کەیسێک لەوانەیە ببێتە هۆی پشێوی ناوخۆی یان زەرەرمەندان بە پەیوەندی نێودەوڵەتیەکانی وڵاتێک یان هەرێمێک تەمان دەبین قەوسە و محکەمە ناتوانێت ئەوە نەکات بەڵگە قانونی هەیە هەر دەبێ حکم بدات محکومە بە دەقە قانونیەکان لێبوردنی گشتی بۆ دانراوە بۆ تەجاوزکردنی هەڵەکانی بڕیارەکانی دادگا بۆ ئەوەی ئەگەر بڕیارێکی دادگا پشێوی ناوخۆی نایەوە کابرا خاوەن نەفوز بوو یان بۆ هۆی تێکدانی پەیوەندی نێودەوڵەتەکان ئەم کەیساوەی تێدایە هەم لە ڕووی ناوخۆیەوە وڵاتی دابەش کردووە هەم لە ڕووی دەرەکیشەوە سومعەتی بۆیە سەرۆکی حکومەت ئەگەر خۆشت لە پشت ئەمەوە نەبی کە خۆشت فشارت نەکردبێ کە فشارت کرد طبعا هەمومان بینیمان پێش حکمی محکەمە کەوتی بەڵام ئەگەر ئەوەشت نەکردبێ ئەگەر هەست بە بەرپرسیارەتی بکەی بۆ خۆت دەبێ پێ بڵێ کاکە با ئەمانە بێنە دەرەوە چونکە زەرەریان هەیە بۆ سومعەتی هەرێم و بۆ پەیوەندیەکانی هەرێم ئەم پەیوەندیانی هەرێمیش قەدریان بزانە بە ئاسانی پەیدا نەبوون ئەنجامی خوێن و خەباتی خەڵکە لە کۆڕە و لە ئەنجامی دوای ڕووخان کاتێک کە کوردستان و حکومەتی هەرێم هاوکاری هێزەکانی هاوپەیمانیان کرد لە ڕیفراندۆم نیوەی پەیوەندیەکانمان ڕۆیشت با نیوەکەی تریشی نەڕوا بەیانەکانیان قورسن ئاوا لێ خۆش نابن بە تایبەتی بەیاننامەی یەکێتی ئەوروپا و بەیاننامەی ئەڵمانیا و ئەمریکا طبعا زۆربەی وڵاتەکان کەنەدا فەڕەنسا بۆیە دەڵێن ئاگر لە پەیوەندەکانی هەرێم بەرمەدا کە ئیتۆ نین و قەدریان بزانە و ئەمانە ئەنجامی خوێن و خەباتی 30 ساڵی خەڵکن پێش نیازم بۆ پەیامێکم بەڕاستی بۆ هەندێک حیزبی دووڕوو بەڕاستی یەکێتی بەشێکی گۆڕان هەردووی حیزبی ئیسلامی سەیرە بەیاننامە دەردەکەن فراکسیۆنەکەیان یان حیزبەکان کە چی کوت لە وزارەکانن تەییدی حکومەکە یان بێدەنگ دەبن یعنی ئایا ئەمە ڕوویان دێ ئەم قسانە بکەن ڕوویان دێوا بن شەرم ناکەن ئەیس خۆ دووس بە ئینتیخاباتە یعنی ئێوە خەڵک بە بێعەقڵ دەزانن ئەمە گاڵتەکردنە بە خۆتان پێش بخەڵک هیوادارشم خەڵک گاڵتەیان پێ بکات پەیامم بۆ باڵێکی یەکێتی کە خوا خۆی پیشان دەدا کە ئەو دژی ئەم بڕیارەیە و لەگەڵ ئازادیە و دژی سەربەخۆی دادگاکانە ئەم قسەیەت کەلیمەت حەقی یوراد بها باطل قسەیەکی حەقە بەڵام مەبەست پێی باتڵە بۆ وەزعی سەربەخۆی دادگاکان لە سنووری سلێمانی باشترە لە هەولێر بۆ پشکێنەی دادگاکان لە هەولێر و لە سلێمانی لە هەولێر و دهۆک جیاوازی هەیە بۆ هەسەرۆکی ئیستینافەکان خۆتان داینانێن بۆ هیچ کەیسێک خۆتان یانی کۆمپانیەکانتان بێ بگاتە محکەمە تەدەخل ناکەن و بە نمونەوە غەلق بێ و دادوەرەکەش نەقڵ بکرێت بەڵام ئێمە دەڵێن هیواد و بۆ هیچ کاتێک هێندەی ئێستا دزی تاڵانی داگیرکردنی مڵک لە سلێمانی هەیە ئەگەر سەردەمی سەرکردایەتی و مەکتەب سیاسیەکانی شاخ دز بوون لە ئەنجامدا خەڵکی سلێمانی 1995 کە ئەم شارە یەکێتی بوو پشتی لە یەکێتی کرد بەڵام دزیەکانیان بەقەد ئێستاوە ئاشکرا نەبوو ئێستا بە ئاشکرا دابەشکردنی زەوی و دزی و تاڵانی و قاچاقچیە ئێمە هی ئومێدە وەربووین کە ئەم جیلە نوێیە بە تایبەتی خۆتان واتان وعددا کە کۆنفرانس جیلی نوێ بە تایبەتی ئەو جیلەی کە لە ئەوروپا بوون حکومڕانی ئەوروپاتان دیوە جیاواز بن کەچی بە پێچەوانە خراپترن بۆی ئێمە لێرەشەوە داوا دەکەین ئومێد دەکەین ئەم بانگەوازەتان بکەن بە وەرچەرخان فەرموو ئەگەر ڕاست دەکەن لەگەڵ سەربەخۆی دەسەڵاتی دادوەرین و دژی لەگەڵ ئازادی بیرۆڕان فەرموو با ئەمە بکەین بە موناسەبە بۆ چاکردنەوەی دەسەڵاتی دادوەری چۆن دەسەڵاتی دادوەری چاکەینەوە بەڕاستی کە ئەمە گرنگە من ئەمە زیاتر مەبەستەکەم ئەمەیە طبعا دەسەڵاتی دادوەری لە 2008 پێشتر بە حیزبی کراوە وردە بەڵام بە شەرمنانە لە 2010 ڕێک 50-50 کە دادوەری تەمیز خانەنشین بوون 5 یەکێتی 5 پارتی داینان لە ڕێ حیزبەوە ئەو بوو ئێمە مۆقیفمان وەرگرت لەسەری لەو کاتەوە ڕۆژ بە ڕۆژ خراپ دەبێ و لەو کاتەوە بەزەقی مەسەلەی حیزبایەتی لە ناو ئەنجومەنی دادوەریە دەنگ دەداتەوە ئەو کاتە ئێمە وتمان تەواو ئیتر دادگا بوو بەشێک لە حیزب و لە لق و مەڵبەند ئێستا بە باشتر دەبینن سەیریکە لەسەر تەلەڤیزۆن پەرلەمانتارانی ئەم لە ئەو لە بەرگریکارانی ئەم لە ئەو لە دەڵێن دادورانی یەکێتی و دادورانی پارتی بەڵام ئەم قسەیان بۆ ئەو باڵی یەکێتیە کە ناڕازیە کاکە ئێوە ئەگەر محاسەشتان کردوێەوە زەرەرمەند بوون
فەرمووتە ئێستا لە دوو کەیسە هەردووکی زەرمەند بوون لەو کەیسەی ساڵی کۆتایی ساڵی پار کە کەیسێک بوو کەیسی کۆمپانیای بازرگانیش بوو لە بینی کۆمپانیایەکی هەولێر و کۆمپانیایەکی سلێمانی ئەوەی سلێمانی دۆڕا دادوەرەکانتان ناردە ماڵ ئەمرتان پێکردن بگوێن زادوەری تەمیز بچنە ماڵەوە ئێستا لەمەشا دۆڕا واتە محاسەسە سوودی نییە بە تایبەتی بۆ ئەو هێزانەی کە لە دەرەوەی هەولێر هەموو ئەنجومەنی دادوەری هیلایەنەکانی تر بێ ئەگەر بە محاسەسە بێ یەکێکیانی پارتی بێ پارتی مسەیتر دەبێت بۆ چکەوە قاعیدەیە هەر کەس پایتەختی بەدەستەوە بێ دامودەزگاکان کۆنتڕۆڵ دەکات سەیری ئەو پەرلەمانکەن پەرلەمان خۆ سەرۆکی پەرلەمان یەکێتیە بەڵام چی بەدەستە هەموو شتەکە بەدەست جێگیری سەرۆکی پەرلەمان بۆیە لێرەشدا دەڵێن با نابێ قەزا محاسەسە بێ وەرن سەربەخۆی کەین وەرن ئەمە بکەن بە مناسەبە ئێوە یەکێتیە توانێ دەتوانێت ئەو قازیانەی خۆی بنێرێتەوە ماڵەوە بەڵام بە محاسنە بڵێ فەرموو با سەربەخۆی بکەین سەربەخۆش بەوە دەبێت کەسێک بۆ ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی دادوەری بێلایەن بدۆزینەوە نۆ کەسەکەش بە هەڵبژاردن ئێمە ئەندامانی ئەنجومەنی دادوەری ئەمانەی خوارەوەن سەرۆکی ئیشرافی عەدلی با ئیشرافی عەدلی خۆی کەسێک هەڵبژێرێ بۆ ماوەی ساڵێک داواکاری گشتی سەرۆکی ئەندامانی داواکاری گشتیش ئەندامەوە دوو با داواکاری گشتی یەکێک هەڵبژێرێ بۆ ماوەی ساڵێک چوار ئیستینافەکە هەولێر دۆک سلێمانی هەولێر با دادوەرانی ئیستینافی سلێمانی و هەولێر و دۆک خۆیان ڕئیسی ئیستیناف هەڵبژێرن بۆ ماوەی ساڵێک نەک حیزب داینێ سەرۆک و جێگرانی ئەنجومەنی دادوەریش کە سەرۆک و جێگرانی محکەمەی تەمیزن با محکەمەی تەمیز هەڵیان بژێرێ و ریاسەتەکەش دەوری بێ ریاسی ئەنجومەنی دادوەری ساڵی جارێکێکێک لەو نۆ کەسەیەکیان ڕئیس بێ بۆ و دەبێ هێزەکانی دەرەوەی هەولێر بە تایبەتی یەکێتی کە دەسەڵاتی هەیە و ئەو لایانەی کە ناڕازیە ئەو باڵە زیاتر پێدا بگرێت لەسەر سەربەخۆیکردنی چکە کە بە سەربەخۆی نادت پێ عیبە ناتوانێت کەرامەتی ڕێنادا لایەنگری لایەنە بکات بەڵام گەر بە محاسەسە بوو هەر هەمووی بۆ لایەنەکانی تر بێ لە 15 کەسەکە کە بڵێن لە محکەمەی تەمیز چواردەی بۆ لە 14 کەسەکە سیانزەی بۆ یەکێتی بێ یەکێکی بۆ پارتی بێ یان ئەنجومەنی دادوەری لە نوێیەکە هەشتی بۆ پارتی بۆ یەکێتی بێ یەکێکی بۆ پارتی بێ هەر پارتی مسەیتەرە بێ ئەمە هەر لە عێراق لە کوردستان وانێ لە هەموو عالەم وایە تۆ سەیریکەن لە ئەمریکا لەبەرەوەی نەتەوەیە گرتوەکان بارگاکەی لە UN ئەمریکا مسەیتەرە بەسەریە حکوومەتی هەرێمیش کە پایتەختەکەی لە هەولێرە پارتی مسەیتەرە لەسەریە دادگا دەبێت سەربەخۆ بێت دەبێت بێلایەن بێ وەرن بیجێڕنەوە سەر ئەسڵەکە بە محاسەر ڕازی نەبن ئەگەر وامان کرد هەموو لایەکان مستەفید دەبن ئەو کاتە ئەنجومەنی دادوەری سەربەخۆ لەبەر تۆ لەبەر لایەنەکان لەبەر سمعەتی خۆی ناوێرە ئەو شتە بکە ناوێرە محاسە بکە بەم شێوەی ئێستا نییە لە کەیسێکە یەکێتەکان بچنەوە بە ماڵەوە پارتەکان زۆری نەحکوم دەرکەن لە کەیسێکە سییانیان بڵێن بەڵێ و دوانیان بڵێن نەخیر بەڕاستی ئەمە مەهزەلەیە بە هیچ جۆرێک لە هیچ سەردەمێکدا لە سەردەمی ڕژێمەکانی پێشوشدا دەسەڵاتی دادوەری بەو شێوەیە نەبووە و زۆر سوپاس ئەگەر پرسیارێکتان هەبێ من لە خزمەتانە تەمان یەکەم سەبارەت بە بەکارهێنانیم کەیسە بۆ دەعای انتخابی نەکرد لە ڕووی مرۆییەوە زەرەت بەو کەس و کار و بەو عایلە و بۆ منداڵانە دەگەیەنێ کە مرۆڤ تۆزە ئینسانیەتی تێدا بێ نابێ ئەوە بکە هەر مرۆڤ ئینسانیەتی تێدا بێ انتخابات چیە و کورسی چیە و شت چییە زەرەتی زیاتری هەیە بۆ سەربەخۆی دەسەڵاتی دادوەری کە ئێمە ئەمەمان بەلاوە گرنگترە بەڵێ ئەم کەیسەمان بەلاوە گرنگە بەڵام ئەم کەیسە دەرەنجامە ئەگەر دەسەڵاتی دادوەری وای لێ نەهاتە کەیسی واش ڕووی نەدەدا بۆ ئەوەی من بەلامەوە گرنگە بۆ ئەوەی کێشەکە لە بنەوە حەلکەین بۆ دەسەڵاتی دادوەری چاکەین ئەم کەیسە بەکارهێنانی زیاتر دەسەڵاتی دادوەری سوک دەکات سەبارەت بۆ بەڵگانەیە و حیزبانە پشتیان پێ بەسەر لە خۆیان پرسە بەڵام دوو ڕوویە من ئەوەندەم بەسە دوو ڕوویە کە بەیاننامە دەردەکەن بەڵام کوت لە وەزاریەکەیان تەئیدی دەکایان بێدەنگ دەبێت وڵای من هیوادارم بەڕاستی دادوەران پێش خەڵکانی تر بێنە سەر خەت یعنی ئێستا سوکایەتیکردنە بە دادوەران سومعەتی دادوەر زۆر ناشرین بووە دادوەر هەمووی وابێ دەکرێت کە کادری حیزبی گوێڕایاڵن هیچ خەمیان نییە غەیری موچەکانیان نەبێ بەینەما وانیە من بۆ خۆم دادوەر بووم 20 ساڵ زۆریان ڕەفیق من 190 دادوەرانی ژێرەوەی کەشتیان بەدەستنەوەی پۆستە دادوەرەکانت بەدەستنیە بەڕاستی زۆر بێتاقەتن من ئەمشۆ یەکێک لەو 5 کەسەی دەستەی سزایەکە تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ بەدڵ حەز دەکەم دادگای تەمیز هەڵوەشێنەوە و دووبارە تەشکیلی کەنەوە لەو 5ی کە بلەم حکومە بەشدار بوون ئەڵێ بەدڵ حەز دەکەم بە ناوی منەوە هەتا وتی ناویش بێنە من ناوی نانم ناوی کەس نایانم وتی بۆ وەکیلی من بە لە دڵەوە حەز دەکەم محکەمەی تەمیز هەڵبوەشێتەوە دووبارە پێک بهێنرێتەوە لەسەر ئەساسی کەفاءەت و شایستەی ئەمە یەکێکە لەو 5 کەسە بۆیە هیوادارم دادوەران پێش خەڵکی تر هەڵوێستیان نەبێ قبوڵ نەکەن چیتر سوکایەتیان پێ بکەیە باشە بۆ دابوودەزگاکانی تر ڕێدە بەخۆیان دەدەن پێشەلکاری بکەنە سەر دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی دادوەری با پێشەلکاری نەکاتە سەر دەسەڵاتی ئەوانی تر بەس دیفاع لە دەسەڵاتەکانی خۆیان بکە و هیوادارم بەڕاستی محامیەکانی تر قانونیەکانی تر خەڵکی تریش ئەمە کێشەی هەموو خەڵکە موقیفیان نەبێ تەبەن بتاکید خۆشمان و هەرێمیش زەرەر دەکەین
ئێمە هیواخوازین ئێستا طبعا یەک طریقی طعن ماوە کە تصحیح قرار تەمیزیە هیوادارین ئەمە من ئێستا پەیام دەکەم گەیان هیوادارم چاکیکەنەوە سەرۆکی هەرێم ئێستاش دەتوانێت بیکات ئێستا پێش ئەوەی سەریکە کە حکم دەرچوو حکومەکە نهایی حکمی نهایی بعد حکومەکە کە تصدیق بوو لە تەمیز دەتوانێت دەریکە ئێستا دەتوانێت دەریکە بەڵام ئێمە ئێستا هیوادارین محکەمەی تەمیز جارە چاکی کاتەوە ئەگەر نەبوو سەرۆکی هەرێم بیکات ئەگەر نا طبعا بەتەئکید ئەو وڵاتانە ئەو بەیانامانان لە خۆیان دەرنەکردووە کێشە ئەوەی ئیتیهام کراون سەریکە ئیتیهام کراون بە جاسوسیەت خۆ دیفاع لە خۆیان دەکەن سەریکە ئەوانە ئێمە دەڵێن ئەو دەوڵەتانە بۆ بەرژەوەندی کوردنی بۆ چاوی ڕۆژی کورد ناتون بۆ مەسلحەتی خۆیان ناتون ئێستا بۆ بەرژەوەندی خۆیان تەدەخل دەکەن چونکە ئیتیهام کراون بە جاسوسیەت یەکێتی ئەوروپا ئەندامێکی ئیتیهام کراوە ئەڵمانیا ئەندامی یەکێتی ئەوروپا ئەمریکا گەورەترین سلێزە لە نەوەیەکەوە دەمانپارێزەی ئیتیهام کراوە خۆیان دیفاع لە خۆیان دەکەن بەڵێ کاک و ئێستا ڕای نێودەوڵەتیش تێگەیەنراوە و خەڵکیش تا لە گوانانیش لە ئەوروپا بەڕاستی جهودی باش دەکەن و هیوادارین حکومەتی هەرێم و دەسەڵەتی دادوەریش ئیستیجابەی هەبێ ئەبە ئەکید ئەگەرم کەیسا دەرەنجامی باشی هەبێ بۆ لە قازاندی سزادراوەکان بەتەئکید ڕەنگدانەوەشی دەبێت بۆ کەیسەکانی تر بەڵام بێدەنگبوون لەمە ئەوەی بۆیان بچێتە سەر بەتەئکید عاقبەتی زۆر خراپتر چاوەڕوانی ئەوانە دەکا کە گیراون چاوەڕوانی ئەمانانیش دەکەن